گوڵە و حاجی مەریەم بەرکە بەم لاوە من زامداری زامم کولیاوە. ئەمە ساڵی چەند بوو؟ 1994 تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد. ئەم گۆرانیە یادەوەریشی گەورەی تۆمار کردو تا ئێساش لەسەر زار ماوەتەوە. ئەو گۆرانی بێژانی کەم گۆرانی ئەڵێنەوە پرسە پێکەن؟ نەخێر بە شێوەیەک واگاداریش نیم مەگەر لە میدیاوە بیان بینم. تێکی بە شێوەزای هەورامی ژێڵێت تۆ گۆرانی خۆی هەورامی بوو؟ لە ڕاستیە و گۆرانیە ئاوازی نسکۆڵی هەورامان من ئەوە کاتی خۆی لە برادێکی هەورامی ئازیزمەوە لە هەشتاکانە ئەوەڵی هەشتاکانە جۆم لێ بوو ئیتر بووە خولیایەک هەتاوکو لەسەر قەوان نسکۆڵی هونەرمەندم دۆزیەوە و توانیم خۆی ئاوازەکە ژوانیە بەو شێوەیە من دەستکارێکی ئاوازەکەشم کردووە بەبێ ئەوەی لە ئاوازە ڕەسەنەکەی خۆی کەمکەمەوە شتێکم تیا گۆڕیوە و کردومە بۆ حاجی مریەمەی کە ئێستا ئەوترێتەوە. حاجی مریەم چێ بوو؟ حاجی مریەم خۆشەویستی نسکۆڵە بە پێوەی کە من ئەو زانیارەی کە من دەسم کەوت پورزای نسکۆڵ خۆی بووە پێم وابێ هیوادارم زیویر نەبن لێم کە سوکاری نسکۆڵ بەڵام ئەوەی ئەو زانیارەی بەدەست من کەوت. بێگەیشتون؟ ئەوەیان نازانم دوای ئەو شتە نەکەوتم بەڕاستی. کاکدانە بە چیوە سەرقاڵی ئێستا لە دەروی وڵاتە ژیان لە کوردستانی؟ من لە دەروی وڵاتم بە سەردانەکەڕێتەوە. ئەم جارگەڕایتەوە بەرهەمی نوێ چی بەدەسەوە؟ بەرهەمی نوێ لە ڕاستیە کۆتا بەرهەمە مانگی 4 بوو بڵاوکردەوە بە ناوی چراخان و کلیپیشم بۆ کرد و بڵاویش کرایەوە بەڵام ئێستا بەڕاستی ئەم کڕتا هاتمەوە بەداخۆ زۆر نەخۆش کەوتم هاتمەوتم هیچ ناکەم لەبە خاتری دایکم چکە دایکم هەر زوو کەڕتی پێش و شەرەوت ئەی ڕۆڵەکە تۆی تۆ لە ئەوروپا بی باشترە بەس نییە دوو کەڕەت تەلەفۆنم بۆکەی ڕۆژانە ئێستا کە لێرەی تەلەفۆنەکەشم بۆ ناکەی چکە فریاویش ناگەوتم. وەزعەکە چۆنە بینیت؟ ئێوە سەردەمانێک لە ساڵای نەوەتەکانە هونەرتانە کرد و ئەستێرەیشی دیاری هونەری کوردی بوون ئێستا چۆنێ بینی؟ ئێستا بەداخۆ زۆر خراپە ئەگەر واش بڕۆین فریانەکەوین زۆر خراپترە ڕۆین. هیوادارم کە زانایانمان کەم نییە لە بواری موزیکا بەڕاستی لە بواری ئەدەبە بەڕاستی ئێمە خاوەن خەڵکانێکی زۆر باشین هیوادارم بیرێ لەو خەڵکە باشانە بکرێتەوە ئەو خەڵکە ئەکادیمیە بە سەلیقانە بکرێتەوە کە بتوانرێ جێگە و ڕێگەیەک بۆ ئەم کارانەی ئێستا دابین بکرێ و لێپێچینەوە هەبێ لەم شتانە بەڕاستی. ئاسف عودیشی کەوت ئاسفاکەیت؟ زۆر باش نیم نەشازی شەکەم بەخۆ نەشازەکەم بەڵام خۆم گوێ لێینەکەم. هیچ ئاوازی پێداری؟ وەکو ئاوازی پێدانانێم بەڵام مقاماتەکان جار بە جارێ خۆم حەزەکەم جۆم لێ بێ. گۆرانی لەگەڵاڵی؟ بە تاکید. ئێستا حەزمان لێبێ جومان لە شتێ بێ؟ نەوەڵڵا بەتوا قورگەنەیەش من ئەزای وەکو گۆرانی بێژ هەمویان وتیان گۆرانی بە جاچی گۆرانی بێژێک پێڵێن گۆرانی مەوەڵێ بەخوا نەخۆشم بەڵام بڕوان پێ بکەنەوە 4 ڕۆژە ئێستا بۆ ئەو ڕێزلێنانە بەڕاستی دەمێ بوو وادم ما بوو کە بێم.